پاراستنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان بۆتە یەکێک لە بابەتە هەرە گرنگەکانی حکومەتی هەرێمی کوردستان بەهۆی وشکە ساڵی و گۆڕانکاری کەشوهەوا و کەمی بارانبارین سەرچاوەکانی ئاوی تووشی کێشەیەکی گەورە کردووە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا عێراق تووشی گەورەترین قەیرانی ئاو بووەتەوە کە لە ماوەی 80 ساڵی ڕابردوودا بەو شێوەیە نەبووە. بەمەش سەرجەم سەرچاوەکانی ئاو بە تایبەتی ڕووبارەکان و ئاوی ژێرزەوی بە ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە. ئەمەش بۆتە زەنگی ئاگادارکردنەوە لەسەر ئاستی ناوچەکە و عێراقیش بە تایبەتی. بە جۆرێک لە عێراقدا ناسەقامگیری کۆمەڵایەتی ڕوویداوە بەهۆی کەمی ڕێژەی ئاوی سەرزەویەوە. هەزاران کەس ئاوارە بوون. داتاکان ئەوەمان پێدەڵێن لە ساڵی 2021 20,000 کەس لە پارێزگاکانی عێراق لە گوندەکانەوە کۆچیان کردووە بەرەو شارەکان. هەروەها نالەباری ژینگەیی کاریگەری تەواوەتی لەسەر سامانی ماسی کردووە لە عێراقدا. هەروەها سامانی ئاژەڵیش بەدەرنیە لەم قەیرانە بە جۆرێک لە ساڵی 2023ەوە لە 150,000 سەر ئاژەڵ کەم بۆتەوە بۆ 65,000 سەر ئاژەڵ بەهۆی لە دەستدانی لە وەرگا کەمبوونەوەی ئاو بەرزبوونەوەی نرخی ئالیک و زیادبوونی ژمارەی مردنی ئاژەڵەکان. ئەمەش جوتیارانی ناوچەکەی ناچار کردووە ڕوو لە سەنتەری شارەکان بکەن. سەرەڕای گەورەی قەیرانەکان بەڵام عێراق هیچ استراتیژیەکی یەکگرتووی و دارایی باشی نییە بۆ بەرەنگاربوونەوەی وشکە ساڵی تایبەت بە هەرێمی کوردستان و پاراستنی ئاسایشی ئاو چۆن کاری لەسەر کراوە بە تایبەتی لە تەمەنی کابینەی نوێمدا. حکومەتی هەرێمی کوردستان هەڵمەتێکی ژێرخانی گەورەی بە مەبەستی پاراستنی ئاسایشی ئاوی ژێرزەوی و سەرزەوی دەست پێ کردووە. ئەم بەرنامەیە ئامانجی تەنها بنیادنانی ژێرخان نییە بەڵکو یەخستن و باشترکردنی بەڕێوەبردن و ئیدارەدانی ئاوا لە هەرێمی کوردستان. لە پێناو مسۆگەرکردنی ئاسایشی ئاو دەیان پۆند و بەنداو لە تەمەنی کابینەی نوێمدا دروست کراون و چەندین پرۆژەی ئاو و ئاوەڕۆ بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دروست کراون بە ئامانجی دابینکردنی ئاوی پاک و ڕووبەڕووبوونەوەی وشکە ساڵی و زیادکردنی بەرهەمی کشتتوکاڵی و پشتیوانی ئاژەڵداران و گرنگیدان بە بەهێزکردنی ژێرخانی ئاو لە هەرێمی کوردستاندا. دوایین راپۆرتە نێودەوڵەتەکان ئەومان پێدەڵێن کە 126 هاوڵاتیانی سەرگۆی زەوی ئاوی خاوێنیان دەست ناکەوێت. بەردەوام بە دوای ئەوەدا دەگەڕێن کە چۆن ئاوی خاوێنیان بەدەست پێوێت. ڕەنگە کۆمەڵ هۆکارێک هەبن کە نەتوانراوە ئەم ئاوا بگەێنرێتە دەستی هاوڵاتیان. لەوانە گۆڕانکاریەکانی کەشوهەوا یاخود نەبوونێکی پلانی استراتیژی لەلایەن حکومەتەکانەوە لەسەر و هەموو شێوە ئیدارەدانێکی ئاوی باش لەلایەن وڵاتانەوە چۆن بتوانرێت ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستاندا پارێزراو بێ. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا چی کراوە لە هەرێمی کوردستان؟ سەرەڕای قەیرانەکان هێشتا کۆمەڵێ کاری پرۆژە و گرنگ و استراتیژی لە هەرێمی کوردستان بۆ پاراستنی ئاوی سەرزەوی و ژێرزەوی ئەنجام دراوە. حکومەتی هەرێمی کوردستان سەرەڕای هەموو قەیرانەکان بەڵام دەستبەرداری پرۆژە استراتیژیەکان نەبووە. لەوانە دروستکردنی پۆندەکان یاخود بەنداوە گەورەکان لەسەر و هەموو شێوە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێرا بۆ ماڵان. کەم شوێنی هەرێمی کوردستان هەیە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا کە پرۆژە یاخود پۆند یا بەنداوی لێ ئەنجام نەدرابێت. دەمەوێت بەداتا پێتان بڵێم چی کراوە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا. لەوانەش پۆندەکان بەنداوەکان لەسەر بەنداوەکان داوەستین بزانین چی کراوە. ئێستا لە بەنداوەکانەوە دەست پێ دەکەین. لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا کار لەسەر چەند بەندا کراوە، چۆن کاری لەسەر گراوە، گوزمەی تەرخان کراوە چۆن بووە، چونکە بەنداو بابەتێکی زۆر استراتیژیە، گوزمەیەکی زۆری دەوێت. ینی حکومەت سەرەڕای هەموو قەیرانەکان بەڵام کۆمەڵێ بەنداوی گرنگی ئەنجام داوە لەسەر جەم پارێزگاکانی هەرێمی کوردستان. لەوانە بەنداوی چەمەرگا بە گوژمەی 4.4 ملیار دینار دروست کراوە لە سنووری پارێزگای هەولێرە.
توانای گلدانەوەی ئەم بەنداوە 1.2 میلیۆن متر سێجایە کەواتە یعنی توانای گلدانەوەیکی ئاوی باشمان هەیە بەنداوی خنسێمان هەیە لە بەگوژمەی 9.2 میلیارد دینار لە سنووری قەزای شێخان لە سنووری پارێزگای دهۆکە توانای گلدانەوەشی 7 میلیۆن متر سێجایە کاتێ باسی بەنداو دەکرێت کۆمەڵە پرۆژەی گرنگی تر دەبوجێتەوە لەوانە سامانی ماسی لەوانە ئاوی ژێرزەوی ینی بەنداو لە هەر شوێنێکا دروستکرێ ئەو ناوە بە تەواوەتی دەبوژێنێتەوە کاری لەسەر دەکرێت بەنداوی بەستۆرەمان هەیە لە سنووری پارێزگای هەولێرە لە هەمان کاتا بە گوژمەی 23 میلیارد دینار دروستکراوە توانای گلدانەوەکەی 20 میلیۆن متر سێجایە ئەتوانم بڵێم ئەم بەنداوانە هەندێکیان دەبنا ناوچەیەکی گەشتیاریشانی چونکە شوێنێکی جوان دیمەنێکی جوان دەدەن بە ناوچەکە هاوڵاتیان گەشتیاران چکارێمی کوردستان بەوە ناسراوە کە ساڵانە ژمارێکی زۆر لە گەشتیاران سەردانی دەکەن کەواتە بەنداوەکان لە کاتێکی ترا هاریکاریشن بۆ ڕاکێشان یاخود بۆ سەردانیکارانی گەشتیاران لە هەرێمی کوردستان بەنداوێکی دیکەتان پێ دەڵێم بەنداوی دێوانەیە بە گوژمەی 26.6 میلیارد دینار دروست کراوە لە سنووری قەزای دەربەنی خانە توانای گلدانەوەکەشی 21 میلیۆن متر سێجایە یەکێکی دیکە لەو بەنداوانەی کە هەر لە تەمەنی کابینەی نوێمدا چۆتە بواری جێبەجێکردنەوە لە ناوچەیەکی دڵگیرە لە قەزای شەخڵاوەیە لە سنووری پارێزگایی هەولێرە ئەویش بەنداوی ئاخوبانە بە گوژمەی 8.1 میلیارد دینار دروست کراوە ڕێک لە قەزای شەقڵاوە و لە سنووری پارێزگای هەولێرە ئەمیش جارێکی تر دەتوانم بڵێم ینی دەتوانێت توانای ژمارەیەکی گەشتیار بۆ ناوچەکە ڕاپێشە چکە شەقڵاوە بە ناوچەیەکی گەشتیاری بە ناوبانگە توانای گلدانەوەی ئەم بەنداوە 2.6 میلیۆن متر سێجایە بەنداوێکی دیکە کە دەکەوێتە ئیدارەی سربەخۆی گەرمیانەوە بەنداوی تووڕەجارە بە گوژمەی 5.8 میلیارد دینار ئەمیش دروست کراوە لە سنووری ئیدارەی سربەخۆی گەرمیانە چونکە گەرمیان ساڵانێکی زۆرە بەدەست کەم ئاویەوە سامانی ئاژەڵ لەو ناوچێ بە تایبەتی خەریب و لە دەست دەدرا توانای گلدانەوەکەشی ئەم بەنداوە 2 میلیۆن متر سێجایە کە ئەمەش باشە بۆ ئیدارەی سربەخۆی گەرمیان بەنداوێکی دیکەمان هەیە کە دەکەوێتە قەزای کۆیە ئەویش بەنداوی شەوگێڕە بە گوژمەی 5.6 میلیارد دینار دروست کراوە کە ئەمەش بۆ قەزای کۆی دەتوانم بڵێم بەنداوێکی گرنگ دەبێت کە توانای گلدانەوەکەی 2 میلیۆن متر سێجایانی ئەگەر سیر بکەی داتاکانەوەمان پێ دەڵێن کە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە لە ئیدارە سربەخۆکان لە قەزاکان بەپێی پێویستی بە تایبەتی و ناوچانەی کە وشکە ساڵیان هەبووە کە گوندێکی زۆری لەسەر بووە کاری لەسەر کراوە بەنداوێکی ترمان هەیە کە لە مێژە وەستاوە کە سێمین گەورەترین بەنداو بوو لە هەرێمی کوردستان کرا ئەم بەنداوە بەنداوی گۆمەسپان بوو لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەوەی کۆمەڵێ قەیرانی داراییەوە کۆمەڵە کێشەی زەوی زاری هەبوو بەڵام خۆشبەختانە کاری لەسەر کراوە بەنداوی گۆمەسپان دەتوانم بڵم بە گوژمەی 95 میلیارد دینار دروست کراوە لە سنووری پارێزگای هەولێرە یەکێکە لەو بەنداوانی کە کاریگەری تەواوەتی دەکاتە سەر ئاوی ژێرزەوی و سێم بەنداوی گەورەیە لەسەر ئاستێرەمی کوردستان لە دوای هەردوو بەنداوی دوکان و دەربەنیخانەوە توانای گلدانەوەکەشی 97 میلیۆن متر سێجایانی بەنداوی گۆمەسپان بەنداوێکی سەرنجڕاکێشە خودی سەرۆکی حکومەت چەند جارێک لە نزیکەوە سەردانی ئەم بەنداوەی کرد هەتا لە کۆتاییە تەواو بوو دەتوانم بڵێم بەنداوێکی دیکەشمان هەیە کە کاری لەسەر کرێ ئەویش بەنداوی دیوینە ئێستا کاری لەسەر دەکرێت ئەم بەنداوە ناتوانین بڵین تەواو بووە بە گوژمەی 88 میلیارد دینار دروست کراوە لە سنووری پارێزگای هەولێر دروست دەکراوە بە تەواوبوونی ئەم بەنداوە توانای گلدانەوەکەی 100 میلیۆن متر سێجایوەتە بەنداوێکی کاریگەرە بە تەواوی دەتوانێت ینی کاریگەری دروستکە لەسەر کۆمەڵێ پرۆژەی گرنگ لەو ناوچەیە دروست بکرێ لەسەر ئەو بابەتە چۆن ئەم بەنداوانە تەواو بوون ینی ئەگەر سێریکەین داتا و ژمارەکان ئەمەمان پێ دەڵێن کە سەرڕای قەیرانەکان ئەم بوجە زەبەلاحە بۆ بەنداوەکان تەرخان کراوە هەر بەنداو نەبووە حکومەت یاریێمی کوردستان هەر بە تەنها کاری لەسەر بەنداو نەکردووە کاری لەسەر کۆمەڵە پرۆژەی گرنگی تریش کردووە کە ئێستا هەر بە داتا و ئامار باسەکەم لەوانە پۆندەکانە. پۆند وەکو جێگرەوەی دووەمی بەنداوەکانە بەنداو تێچوێکی زۆری هەبوو بەڵام لە کاتێکە کە بودجەی پێویست نەبووە حکومەت یاریێمی کوردستان پلانی تری هەبوو بێگومان لەوانە پۆندی دروست کردووە ئەگەر تەماشاکەین تەنها لە تەمەنی کابینەی نوێمدا 23 پۆند لە
هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکان دروست کراون و 58 پۆندی دیکەش لەژێر جێبەجێکردندا. پۆند بە تەواوەتی ئەتوانین بڵین لەم 1-2 ساڵەیە بە تەواوەتی کاریگەری خۆی دروست کردووە لە ناوچە گرنگ و استراتیژیەکان بە تایبەتی لە گوندەکان زۆر کاری لەسەر کراوە. ئەو گوندانی کە خەریب و چۆڵ دەبوون، خەریب و ئاژەڵداران و ئەوانەی کە جوتیارن ڕویان دەکردەوە سنتەری شارەکان، بەڵام بە پلانێکی تۆکمە بە پلانێکە حکوومەت هەرێمی کوردستان ڕێگای ئەوەیدا کە جارێکی تر گوندەکان لە هەرێمی کوردستان بژانەوەی تێدا ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە جوتیاران لە شوێنەکانی خۆیانە بتوانن کاری خۆیان ئەنجام بدەن. دروستکردنی پۆند بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا 126 پۆندمان هەیە و تەنها لە تەمەنی کابینەی نوێمدا 23 پۆند دروست کراون. ئەمە ژمارەیەکی زۆرە، وەکو ئاماژەم پێکرد پۆند وەکو جێگرەوەیە، یعنی حکوومەت هەر نەوەستاوە بەردەوام کاری لەسەر پاراستنی ئاسایشی ئاو کردووە، کاری لەسەر ئەوە کردووە چۆن گلدانەوەی ئاو ئەنجام بدرێت بە هەر هۆکاری بێ. کۆمەڵی پرۆژەی تر هەن کە حکوومەت هەر تایبەت بە ئاسایشی ئاوە، هەر تایبەت بە پرۆژەی ئاوی خاوێنە بۆ ماڵان کاری لەسەر کردووە، بە داتا ئەمانشتان پێ دەڵم. پرۆژەی ئاو ئاوەڕۆ بێگومان ئەم پرۆژانش سەرجەم پارێزگا و ئیدارەکانی گرتوۆتەوە بە تایبەتی ئەو ناوچانەی کە ساڵانێ بوو بەدەست کەمی کێشەی کەم ئاویەوە دەیان ناڵ کۆمەڵێ پشتیان بە ئاوی ژێرزەوی بە تایبەتی بیرەکان بەستە بوو، بەڵام لەماوەی ئەم 6 ساڵەدا کۆمەڵە کاری گرنگیش لەسەر ئەمانە ئەنجام درراوە. پرۆژەکانی ئاو ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان چۆن کاری لەسەر کراوە. لە پارێزگای هەولێرەوە پرۆژەی فریاگوزاری ئاوی خێراوە دەست پێ دەکەن کە یەکێکە لە پرۆژە هەرە گرنگەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق بە گوژمەی 480 میلیۆن دلار. بەشی یەکەمی پرۆژەکە کارەکانی کۆتایی هاتووە و دەتوانین بڵین 170 کێشەی کەم ئاوی لە هەولێری پایتەخت چارەسەر دەکات لە ساڵانی ڕابردە بۆ ماوەی 30 ساڵ. ئەگەر بێت و سەیری ئەم داتایانە بکەین زانیمان هەر لەسەر پرۆژەی ئاوی فریاگوزاری خێرای لە یەک کاژمێردا 20,000 متر سێجا ئاوی پاک دابین دەکات بۆ شاری هەولێر، بۆ دەوری بەری شاری هەولێر. کێشەی ئاو بۆ ماوەی 30 ساڵ لە هەولێر چارەسەر دەکات، یعنی دەتوانم بڵم یەکێک دەبێت لە پرۆژە ناوازەکان وەکو دیاریەکە بۆ هەولێری پایتەخت زیاتر لە 1000 بیری ئاو قەپات دەکرێت تەواو. ئیتر پشت بە ئاوی ژێرزەوی نابەسترێت، چونکە ئاوی ژێرزەوی وەک دەوترێت ئاوی نەوەکانی داهاتووە دەبێت پارێزگاری لێ بکەین بە هەمومانەوە. پرۆژەکانی تر لە ناوچەکانی ترێرێمیان پرۆژەی ئاوی گۆبتەپە لە چەمچەماڵ بە گوژمەی 78 میلیۆن دلار لە چەمچەماڵ ساڵانێکی زۆر بوو کەم ئاوی بوو، ینی چەند جارێک خۆپیشانداکرا دانیشتوانەکەی بێزار بوو بوونەوەی کە کێشەی کەم ئاویان هەبوو لە ناوچەکەدا، بەڵام خۆشبەختانە ئاوەدانی و پرۆژەکانی حکوومەت هەرێمی کوردستانیش گەیشتە چەمچەماڵەوە. بەشێک لە کارەکانی ئەم پرۆژەیە تەواو بووە، ڕۆژانە 6,000 متر سێجا ئاوی پاک دابین دەکات. کێشەی کەم ئاوی لە چەمچەماڵ بە تەواوەتی چارەسەر دەکات. پرۆژەکە بەردەوامە کاری لەسەر دەکرێت. یەکێک لەوانە پرۆژەی ئاوی قوشتەپەمانەیە بە گوژمەی 190 میلیارد دینار تا ئێستا 155 کارەکانی تەواو بە زۆر بەچڕی کاریش لەسەر ئەم پرۆژەیە دەکرێت. کێشەی ئاو لە قوشتەپە و 65 گوند لە چواردەوری قوشتەپە دابین دەکانیانی تەنانەت ئەگەر ئێمە قوشتەپە بە نمونە بێنیتەوە بیرەکان تا 700 متر چوونەتە ژێر زەویەوە ئاوەکان بیرەکانیش وشک دەکەن. ئەوەندە کاریگەری وشکە ساڵی بە ناوچەکەوە دیارە بەپی دواییندا کا پێمان دەڵێن کە قوشتەپە بیرەکانی بە تەواوەتی لاواز بوون. 111 بیری ئاویش لەوێ قەپات دەبێت. پرۆژەی تریشمان هەیە بێگومان بەهۆی ئەو پرۆژەیەوە. پرۆژەی تریشمان هەیە بۆ نمونە پرۆژەی ئاوی پیرمامان هەیە بە گوژمەی 35 میلیارد دینار بۆ دابینکردنی ئاوی پاک بۆ ئەو ناوچەیە. کۆمەڵە شوێنی دیکەش هەن لەوانە پرۆژەی ئاوی فایدەیە لە دوهۆر بە گوژمەی 50 میلیارد دینار. ئەگەر تەماشاکەین داتاکان ناوچەکان پێمان دەڵێن کە لە سەرجەم شوێنەکان ئەم پرۆژانە بە تەواوەتی کاری لەسەر دەکرێت. هەندێکیان تەواو بوون، هەندێکیان بە بەردەوامی کاری لەسەر دەکرێت. ینی سەرەڕای خەیرانەکان حکوومەت نەیهێشتووە ئەم پرۆژانە بۆستن بە هەر شێوەیە بێ بە هەمانگی لەگەڵ وەبەرهێنەر لەگەڵ کۆمپانیەکانە کاری لەسەر بکرێت. پرۆژەی گەیاندن و دانانی تۆڕی ئاو لە بارزان بە گوژمەی 30.1 میلیارد دینار 51 گوند سوودمەند دەبن
و کارەکانی ئەم پرۆژێش لە قۆناغی کۆداییدا ینی گوندەکان بوو تا چۆنڵی فۆکسی تەواتی حکوومەت یاریمی کوردستانی لەسەردەیە بە تەواتی ببوژێتەوە ئاوادان بکرێتەوە ئەم ناوچانە پرۆژەی ئاوی ئاکرێکانیش کاری لەسەر دەکرێت بە گوژمەی 41.1 میلیارد دینار سەدا هەفتای کارەکانی تەواو بووە هەمویان خۆشببختانە ئەم پرۆژانی کە کاری لەسەر دەکرێت لەلایەن وەبەرهێنەر و کۆمپانیا ناوخۆیەکانەوە واتە ئەوە نەما لە ساڵانی ڕابردووە کۆمپانیای بیانی بێنە هەرێمی کوردستان کاری لەسەر ئێستا توانایەکی ناوخۆی باشەیە وەبەرهێنەری ڕاستەقینەمان هەیە کە بە تەواتی کاری لەسەر دەکرێت پرۆژەی ئاوی چوارپۆنە ڕانیەمان هەیە بە گوژمەی 36.7 میلیارد دینار سەدا هەفتای کارەکانی تەواو کراواتە ئێستا حکوومەت بە تەواتی چاوی لەسەرەوەی سوود لەم پرۆژانە بینەوەتە ئاوی سەرزەوی بە تەواوتی چۆن سوودی لێوە دەگرێت چۆن خاوێن دەکرێتەوە لەسەری پرۆژەی ئاوی دەربەنی خان ئاماژەم پێکرد کە دەربەنی خان لە ساڵانی ڕابردوودا سەرڕاوی کە بەنداوێکی هەبوو بەڵام کێشەی کەم ئاوی پاک دابینکردنی بۆ ماڵان هەبوو ئەم پرۆژەیە بە گوژمەی 19.7 میلیارد دینار لە کابینەی نوێمدا پارەی بۆتان خرا سەدا 60شی کارەکانی تەواو بووە ئەگەر تەماشاکەی زۆر بەباشی کار لەسەر پرۆژەکان کراوە ینی فۆکس شراوتە سەر ئەو شوێنانی کە تەواو نەبووە پرۆژەیەکی استراتیژیمانێ پرۆژەی ئاوی هێڵی سێمی دوکان سلەیمانیە ئەمە بڕیاری لەسەر درراوە لە ئایندەیەکی نزیکدا دەچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ ماوەی 25 ساڵ ئاو چارەسەر دەکا ئاو لە سنووری پارێزگای سلەیمانیە بە تەواوەتی چارەسەر دەکرا ئەوە نییە کە سێ ڕۆژارێک ئاو بێتەوە ڕۆژانە بە کاتی پێویست ئاوی خاوێن بۆ ماڵەکان دابین دەکرێت. هاوبەشانی ئاو لە هەرێمی کوردستان چۆن کاری لەسەر کراوە لە تەمەنی کابینەی نوێمدا چەند هاوبەش زیادی کردووە بە داتا پێتان دەڵێم چی کراوە چۆن کار لەسەر ئەمانە بکراوە ئەگەر تەماشاکەین داتاکان پێمان دەڵێن پێش کابینەی نۆیەم هاوبەشانی ئاو 196050 هاوبەش بوو بەڵام ئێستا 1,076,507 هاوبەشەواتە نزیکەی 300,000 هاوبەش تەنها لە ماوەی ئەم 6 ساڵەدا زیادی کردووە بابزانین بڕی ئەو بودجەتەی کە حکوومەت ساڵانە بۆ ئاوی خاوێنی ماڵان تەرخانی دەکات 500 میلیارد دینارە کە ئەمە تەنها وەکو داهاتێک سیر ناکرانی حکوومەت یاریمیان تەنها پارێکی ڕەمزی لە هاوڵاتیان وەردەگرێت وەکو خزمەتگوزاریەک پێشکەش دەکرێت ئەگەر تەماشاکەین دابیکردنی ئاوی پاک ساڵانە زیاترە لە 1,147,055 مەتر سێجا ئاوی خاوێن بۆ ماڵان دابین دەکرێت لە هەرێمی کوردستان هاوڵاتیان ئاوێکی پاک دەتوانن بەکاربێن لە ڕێم پرۆژانەدا دەمەوێت پێتان بڵێم ئەو لایەنە پەیوەندیدارانی کە پەیوەستن بە ئاسایشی ئاوە بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چۆن کاری لەسەر کراوە دەمەوێت لێدوانی ئەوانیش ببینین کە قسەیان بۆ ئێمە کردووە چۆن ئاماژە بە پرۆژەکانی خۆیان دەدەن و پلانی داهاتووشیان چییە. لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگێکی تایبەتی بە دروستکردنی بەندا و کۆکردنەوەی ئاو و دابینکردنی پێویستیەکانی ئاو لە هەرێمی کوردستان داوە و لەو کابینەیە ئەوەی لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەڕێوەبەرەتی گشتی بەنداوەکان جێبەجێ کراون یا تەواو کراون 8 بەندا و تەواو کراون توانای خەزمکردنی ئاو لەو بەنداوانە نزیکەی 150 میلیۆن مەتر سێجا ئاوە و ئەو بەنداوانشکە لە ژێر جێبەجێکردنان لە ڕاستیە 12 بەندا و لە ژێر جێبەجێکردنان بەشی زۆریان لەبەر گرفتی دارایی و لەبەر نەبوونی سیولەی پێویست لە بانقەکان نەتوانراوە کاریان تێدا بکرێتەوە بەڵام سێ بەندا و ئێستا کاریان تیاکرێت لە هەرێمی کوردستان و هەروەها لە هەوڵی بەردەوامین بۆی چەند بەنداوێکی تریش دەست پێ بکەینەوە دوان لەو بەنداوانە کاری زۆر کەمیان ماوە لە سەروی لە 95 تەواو بووە ئەکرێ بە زووترین کات ئەو گرفتانەی کە هەم چارەسەر بکرێن لەسەر سیولەی نەقدی لە بانقەکان بۆی بتوانرێن تەواو بکرێن و هەروەها پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ بۆ ئاسایشی ئەوەیە کە ئێمە گرنگی زیاتر بە ئاوی سەرزەوی بین و بەنداوی زیاتر لەسەر ئەو سەرچاوانە دروستکەین کە بۆ ناوچەکانیان گرنگن و هەروەها ئێمە لە چوارچێوەی پلانی استراتیژی عێراق و هەروەها ماستر پلانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گلدانەوەی ئاو کارەکەین و کار بۆەکەین خۆپاراوی لە هەرێمی کوردستان هەبێ و دەست بە ئاوی ژێرزەویەوە بگرین و سەرچاوەکانی ئاو بە پاشی ڕاگرین
و بتوانین بۆ ئایندەی دوور مەودا ئێمە بتوانین ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان کە ئاسایشی خۆراکیشە و هەروەها بۆ دیارە بۆ عێراقیش هەم گرنگە ئاسایشی ئاوی هەرێمی کوردستان بە تەواوی ئەو گرفتانەی کە لە بەردەم پێشوچوونی پرۆژەکان هەیە چارەسەریان بکەین و بتوانین بودجەی پێویستیان بۆ دابینکەین و ئەو پرۆژە گرنگانەی کە لەسەر ڕووبارە سەرەکیەکانن بە تایبەتی ئێمە بتوانین بەنداوەکان دەست پێ بکەین و دەست بە تاواکردنیان بکەین کە بودجەشی پێویستە و پارەی پێویستە و هەروەها کاتیشی پێویستە. ژێرخانەوە گۆڕانکاری گەورە لە بواری کۆکردنەوەی ئاو ئەنجام درا، ژمارەیەکی زۆر بەندا و پۆند کە دروست کران لە ڕێگەی ئەم بەندا و پۆندانە خەزنی ئاوی ئێمە ئەتوانم بڵێم توانای خەزنی ئاوی لە کۆکردنەوەی ئاو لە کوردستان 10 ملیار مەتری تێپەڕان کە ئەوە ئاستێکی باشە، ئاستێکی مامناوەندە بەراورد بە وڵاتانی جیهان، ئاستێکی کەم نییە بەراورد بە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان. چەند گۆڕانکاریەکی زۆر گرنگ ئەنجام دران لەم کابینەیە. بۆ نمونە پۆند زۆر بایەخی پێدرا وەکو بەردی بناغی ڕوبەڕووبوونەوەی گۆڕانی ئاو هەوادانرا لەبەر چەند فاکتەرێک لەبەرەوەی پێکهاتەی پۆند زۆر ژینگەیە، خێرا دروستەکرێ و لە ڕووی تێچووشەوە تێچوویان کەمە و لە باتی ئەوەی یعنی چەند شوێنێکی کەم سوودمەند بن ئەو پۆندانە بە پارەی بۆ نمونەگەر بتەوە یەک بەندا و دروستکەی بە پارەی ئەو بەنداوە ئەتوانی چەند پۆندێک دروستکەی و کێشەی چەند گوندێک چارەسەر بکەی پێکەوە. دیارە بەنداویش گرنگە بۆیە کوردستان پێویستی بە هەموو لێڤڵەکان لە توانای کۆکردنەوەی ئاو هەیە. ئەوەی گرنگ بوو لە بابەتی پۆندا کەمکردنەوەی کۆست بوو، یعنی لەو کابینەیە تێچووی دروستکردنی پۆند لە 1.6 ملیار دینارەوە تا 1 ملیار و 600 میلیۆن دینارەوە کەم کراوەتەوە بۆ 800 میلیۆن دینار، واتە ڕێک کەم کراوەتەوە بۆ نیوە. هەر لەو کابینەیە بۆ یەکەمین جار بەڕێوەبەتی گشتی سەرچاوەکانی ئاو بیرۆکەی پۆندی هەرەوەزی پێشنیار کرد و ئەم پۆندی هەرەوەزیانش کەوتنە بواری جێبەجێکردنەوە. ئەو گوندانەی کە خەڵکەکەی خۆی دەیانەوێت بنە بەشێک لە ئیدارەدانی ئاو، حکوومەت پشتیوانی دارایی و زانستی و تەکنیکیان پێشکەش دەکا و حکوومەت و هاوڵاتیەکان پێکەوە پۆندەکان دروستکەن. بە خۆشحاڵیەوە لە ئاکرێ، لە ئامێدی، لە حەریر ئەم ئەزمونانەمان جێبەجێ کرد و ئێستا چەند داواکاریکی دیکەمان هەیە بۆ ئەوەی لە شوێنەکانی دیکەش دەست بەم ئەزمونە نوێیە لە بواری دروستکردنی پۆندی هەرەوەزی بکەین. ئەزمونێکی ترکە لەم کابینەیە جێبەجێمان کرد بۆ یەکەمین جار بە توانای ناوخۆیی بە ئیمکانیەتی لە بەردەستمانە بابەتی پاراوکردنی ئاوی ژێرزەویە. ئەویش ئەوەیە کە کۆکردنەوەی ئاوە بەڵام لە باتیۆی لەسەر زەوی لە ژێر زەوی کۆی دەکەیەوە. ئەویش لە ڕێگەی چەند تەکنیکێکی زانستیەوە کاتی باران بارین ئەو ئاوەی کە دەبێت بێتە لافاو دەگوازرێتەوە بۆ چینە خەزانە ئاویەکانی ژێر زەوی بەوە یەک کێشەی لافاو چارەسەرەکەین، دووش خەزانە ئاویەکانی ژێر زەوی پڕەکەینەوە ئاوی تێدا خەز نەکەین. لە ماوەی ساڵی ڕابردوودا تەنها 7 پرۆژەمان جێبەجێ کردووە پرۆژەی پاراوکردنەوەی ئاوی ژێر زەوی لە ناوچە جیاجیەکانی کوردستان. پاراستنی ئاسایشی ئاو لە ئەولیەتی هەرە کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا تۆ ئەگەر تەماشاکەی ئەو هەموو داتا و ئامارە ئەو هەموو پرۆژە گرنگ و استراتیژیا ئەنجام دراوە لە هەرێمی کوردستاندا، ئەنی پرسیارێک لێرە دێتە ئاراوە ئەگەر بودجەیەکی تەواوەتی لە بەغداوە باتە هەرێمی کوردستان ئەم بەندا و پرۆژانی تر دەبووە چەندە زیاد کرێ، بەڵام خۆشبەختانە پلانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ ئەنجامدانی ئەم پرۆژە استراتیژی و ناوازانە بۆ ئەوەی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان بە تەواوەتی پارێزراو بێ وەکو دڵنیاییەک بێ، چونکە ئێستا زەنگی مەترسی لێدراوە لەسەر ئاستی جیهاندا کە کێشەی کەم ئاوی هەیە، بەڵام خۆشبەختانە بۆ چەند ساڵی ئایندا هەرێمی کوردستان لە ڕێگەی پرۆژە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گرنگی کراوە.